تێگەیشتن لە ئاژەڵان کارێکی زۆر ئاسان نییە. تەنیا دەتوانین ڕایان بێنین و فێریان بکەین تا گوێڕایریمان بکەن. بەڵام بەدڵنیاییەوە ئەگەر ئاژەڵێکی ناوماڵمان هەبێ پێمان خۆشە لە قسەکانی تێبگەین و قسەی لەگەڵ بکەین و ئەویش لەمان حاڵی بێت. لە ڕاستیدا ئەو زمانی کە ئەمەی مرۆڤ پێکەوە قسەی پێدەکەین لە ئاژەڵەکان جیامان دەکاتەوە، کەوایە ئەوەی کە دەمان هەوێ ئاژەڵەکانیش وەکو ئێمە قسە بکەن ئاسایی نییە. بەڵام ئاگادارین کە گەشەکردنی بیری دەستکرد زۆر خێراییە و دەکوترێت کە لە داهاتوودا بە بیری دەستکرد دەتوانین لەگەڵ ئاژەڵان قسە بکەین. سڵاو، کات باش هاوڕێم. ئەمە نەسیمی حاجی حەسەنیم و ئێرەش ستودیۆی بڵینگۆیە. لەگەڵم بە بۆ بیستنی بابەتێکی تایبەتی دیکە لە بڵینگۆ. بەر لەوەی دەست پێ بکەین تکایە کەناڵەکەمان سابسکرایب بکە و زەنگۆڵەکە شەڵکە با لە بابەت و پۆستەکانی دواترمان ئاگادار بی. با بزانین بیرمەندان چۆن دەیان هەوێ بۆ قسەکردن لەگەڵ ئاژەڵان لە بیری دەستکرد کەڵکوەرگرن. مرۆڤ توانای پەیوەندی گرتنی زۆر لەسەرەیە و هەر ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە کە بۆتە هۆی ئەوەی کە بتوانێت زیاتر ژیان بکات و لەسەر زەوی بمێنێتەوە. ئێمە دەتوانین لەسەر هەر بابەتێک قسەیەکی زۆر بکەین. نزیکەی 6500 زمانی ئاخاوتنمان هەیە. پەیوەندیەکی نزیک کە لە نێوان وڵاتانی دنیادا هەیە بوو بەهۆی ئەوەی کە ئێمە شتگەلێکی جیاواز و کەرەستەکانی بیری دەستکرد ساز بکەین تا بتوانێت فێربوونی زمانێکمان بۆ ئاسانتر بکاتەوە. بۆ وێنە نەرم ئامرهایەک هەیە کە ئەگەر بە زمانی خۆمان واتە کوردی قسەی لەگەڵ بکەین لە هەمان کاتدا ئەو بۆمان دەکاتەوە ئینگلیزی یان فەڕەنسەوی یان هەر زمانێکی تر. قسە دەکات و بە بەرامبەرەکەمان دەڵێت و کاتێکیش کە بەردەنگەکەمان بە زمانێکی تر بۆ وێنە ئیسپانیایی قسەمان لەگەڵ بکات ئەو نەرمامێرە بۆمان وەردەگەڕێتەوە سەر کوردی. ئەم بابەتە بوو بە بناخە و دەستپێکی بیرکردنەوەی زانایان کە دەتوانن بە کەڵکوەرگرتن لە نەرم ئامەرێک لەگەڵ ئاژەڵان قسە بکەن. واتە ڕەنگە نەرمامەرێک بتوانێت زمانی ئێمە وەربگەڕێت و بیکاتە زمانی ئاژەڵان و وەکو ئەوان قسە بکات. تا بێستا سەرکەوتووترین وێنە بۆ پەیوەندی گرتن لەگەڵ ئاژەڵان پەیوەندی لەگەڵ گوریلێک بەنێو کۆکۆ بووە. ئەم گوریلە ساڵی 1970 تا 2018 لە دەوروبەری کالیفۆرنیا دەژیا و توانی کە بە زمانی جەستا لەگەڵ پاسەوانەکەی پەیوەندی بکرێت. بەڵام ئەم شتە زۆر بەدەگمەن پێش دێت کەوایە چۆن دەکرێت لەم ڕێگەیە کەڵکوەربگرین و بۆ جۆرەکانی تر لە ئاژەڵان بەکاری. یەکەم شت کە ڕێگەمان لێ دەگرێت تا لە زمانی ئاژەڵان حاڵی ببین سەردەرکردن و تێگەیشتن لەیانە. ئێمە دەزانین کە زمانی مرۆڤ لە دوو بەشی ئاخاوتەیی و جێسەیی بکاتوە. ئەم شتە لە نێو ئاژەڵانیشدا هەیە. بۆ وێنە سەگەکان کلکیان دەجوڵێنن، پشیلەکان خیرەخیرێک لە خۆیان دەردێنن یان هەندێک لە بوونەوەران ڕەنگیان دەگۆڕن. سەرەڕای ئەوەی کە 7 ملیۆن گیا و بوونەوەر لەسەر زەوی هەیە هەر کامێکیان شێواز و ئاکاری تایبەت بۆ پەیوەندی گرتن لە نێویاندا هەیە. بۆ وێنە شەمشەمە کوێرەکان شەپۆلگەلێکی دەنگی ساز دەکەن کە مرۆڤ نایبیستێ و لێی تێناگات. هەندێک لە ماسیە دەرەوشاوەکانیش بە پێی جیاوازی شۆخ لەسەر شەبەنگی تیشکەکان پێکەوە قسە دەکەن کەوایە تێگەیشتن لە ئاژەڵەکان کارێکی ئەستەمە. بەڵام هەروەش ڕوانگەهایەک هەیە کە نیشان دەدات دەکرێت لەگەڵ ئاژەڵان قسە بکەین. بیری دەستکرد و لێکۆڵینەوەکان لە بواری ئاژەڵاندا دەتوانن یارمەتی دەربن بۆ ناسینی تیرەکان واتە گوونە و تێگەیشتن لە زمانی ئاژەڵانیش بۆ مرۆڤ ئاسانتر بکەنەوە. دکتۆر کارن باکر مامۆستای زانکۆی بریتیش کۆلۆمبیا سەبارەت بەم بابەتە و تارگەلێکی زۆری نووسیوە بۆ وێنە بەکارهێنانی بایۆ ئاکۆستیکی دیجیتال و کەڵکوەرگرتن لە ئامێرەکانی دەنگ هەڵگر دەکرێت و دوای هەندێک لە تیرەکان بکەون تا یارمەتی زانایان بدات و بتوانن شەپۆ لە دەنگیەکان هەڵبگرن. بۆ دەنگانە زانیاری هایەکی زۆر کۆ دەبێتەوە، بەڵام ئەو دەیتا و زانیاریانە ئەوەندە زۆرن کە ساڵانێکی زۆری دەوێت تا بیرمەندان بە تەواوی لە کۆڵینەوەیان لەسەر و شیام بکەنەوە. شیکردنەوەی ئەم دەیتا گەلا ڕەنگە ئەوەندە بخایەنە کە تەنانەت لە تەمەنی مرۆڤیش زیاتر بێت. بەڵام بیری دەستکرد دەتوانێت ئەم دەیتایانە لە ماوەیەکی زۆر کووردا شیکاری بکات. بۆ وێنە گوگل ترانسلیت دەتوانێت دقێکی زۆر لە ماوەیەکی کووردا وەربگێڕێت. شێوازەکەشی جۆرێکە کە کۆمەڵە پارادایمی زمانی هەیە و بەپێی ڕێزمان لەلایەک ڕیزیان دەکات. بیری دەستکردیش دەتوانێت بۆ ناسین و تێگەیشتن و شیکاری زمانی ئاژەڵان و کارە بکات. لە لێکۆڵینەوەیەکدا تاقمێک لە شەمشەمە کوێرەی میسریان بۆ ماوەی 2 هەفتە خستەژێر چاودێری. دەنگهەیە کە ئەم چەکچەکیلکانە دەریان دەبڕێ و پێکەوە پەیوەندیان دەگرت، ڕێکۆردیان دەکرد و هەڵیان دەگرت. دەیتا گەلێکی زانی
زانیاری زۆر لەو دەنگانە بەدەستات نزیکەی 15,000 دەنگ کۆبووە. کەڵکیان لە بیری دەستکرد وەرگرت کە هەموو دەنگەکان شی بکاتەوە و کردەوەی هەر دەنگێک لەگەڵ هەڵسوکەوتی ئاژەڵەکان کە لە ڕێگەی ڤیدیۆ زەبت کرابوو شی بکاتەوە. واتە زانایان نەخشیان لە زمانی شەمشەمە کوێرەکان هەڵگرت بوو پێی گەیشتن کە شەمشەمە کوێرەکانیش وەکو مرۆڤ بۆ بەدەستێنانی خواردن شەڕ دەکەن لە نێو خۆیاندا جیاوازی دادەنێن قسەهایەکی دیار و تایبەتی خۆیان هەیە. ئەم بابەتە سەلماندی کە لە نێو شەمشەمە کوێراندا نەتەنیا زمان بوونی هەیە بەڵکو بەشهایەکی جۆراوجۆری دیشی هەیە لە هەندێک لە ڕێکخراوە دامەزراوەکاندا وەکو پرۆسەی ئێرس ئەسپیشیز لەسەر کۆت هەڵگرتنی زمانی ئاژەڵان و ئاژەڵە ناویەکان کار دەکەن. لە وتارێک کە ساڵی 2021 بڵاوبووە گروپی لێکۆڵینەوەکان سوور بوون لەسەرەوەی کە توانیانە دەنگێکی ناسراو لە نێوان دەنگهایەکی جۆراوجۆر و جیاوازدا بدۆزنەوە و کۆدەکانی بکەنەوە. ئەم شتە یارمەتیمان دەدا تا دەنگەکانی دەوروبەرمان لێک جیا بکەینەوە و ئەو دەنگی کە دەمان هەوێت بدۆزینەوە. بۆ وێنە تەنیا دەنگی ئاژەڵێک کە مەبەستمانە جیا بکەینەوە بیبیستین. زانایان پێیان وایە کە گیا و دارەکان شێوازی تایبەت بەخۆیان هەیە و پێکەوە قسە دەکەن کە لەم بینەدا چۆنیەتی پەیوەندی ئاژەڵەکان گرنگترە. هەندێک لە بیرمەندان لەسەر ئەو باوەڕەن کە لانی کەم تا 10 ساڵی تر بە کەڵک وەرگرتن لە بیری دەستکرد یەکەمین پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵان ساز دەبێت. تا بە ئەمڕۆ لەسەر ئاژەڵانێک کە دەنگیان بەرزترە تاقی کراوەتەوە بەڵام هێشتا دەرەنجامێکی وایان بەدەست نەهێناوە. لەسەر شیردەران و نەهەنگەکان توێژینەوە دەکەن کە بە شیکردنەوەی شێوازی پەیوەندیگرتنیان دەتوانن لە زمانەکەیان حاڵی بن. بەڕاستی بۆمان دەرکەوتووە کە هەرچی پێشکەوت و تربین دەبینین کە زانست تەواوی پێنایەت و هەرچی کە زانیاریمان لەو بارەیەدا زۆرتر بێت تێگەیشتنی ئێمە لە بوونەوەرەکان زیاتر دەبێت. بەڵام ئەوە سەرەتای ڕێگایە و تازە دەمان هەبێت لە بیری دەستکرد بۆ ئەم تێگەیشتنە هەڵکە وەربگرین. بیر لەوە بکەنەوە کە ئەگەر لەم بوارەدا سەرکەوتوو بین واتە لە زمانی ئاژەڵان تێبگەین چ ڕوودەدات. ئەگەر بتوانین پەیوەندی لەگەڵ ئاژەڵان بگرین بەڕای ئێوە دنیا چی لێ دێت؟ تەنانەت پەیوەندیەکی بچووکی نێوان مرۆڤ و ئاژەڵ چ لە بواری وەرزش و یان لێکۆڵینەوەی زانستی یان هەر بوارێکی تر دەتوانێت پێشکەوتوویەکی گەورە یان گۆڕانکاریەکی بەرچاو لەسەر داهاتووی زەویدا. وا بیر بکەنەوە کە لەسەر گوشیەکەتان پرۆگرامێک دادەنێن و قسەی لەگەڵ دەکەن و بۆ پشیلەکەتان وەری دەگەڕێتەوە و بەم شێوە بە ئاسانی پەیوەندی لەگەڵ ئاژەڵان دەگرێت. بە دڵنیاییەوە ئەم تێگەیشتنە لە زمان گۆڕانکاریهایەکی زۆر لەسەر ژیانتان دادەنێ و زانایانیش پێشکەوتوویەکی گەورە دەبێ کە چۆن بە تیرەکانی تر زیان نەگەێن. پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا لەم بوارەدا سەرکەوتوو دەبین یان نا. بیر لەوە بکەنەوە ئەگەر جێبەجێ بوو پێتان خۆشە لەگەڵ چ ئاژەڵێک قسە بکەن و چ شتێکی پێدەڵێن. سپاس کە لەگەڵمان بوون.